سڵاو ڕێز بووەوە بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئەڕێیانی هاوکارم لە خزمەتەوەی ئازیزین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی دووشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. پەیامی سەرخۆشی سەندیکای کرێکارانی شیرکەت واحد بۆ کۆچی دوای مزەفەر ساڵحنیات. برینداربوونی شارۆمەندێک بە تەقەی هێزەکانی ڕەژیم لە سنووری شنۆ. گیان لە دەستدان و برینداربوونی 13 کەس بەهۆی ژاراوی بوون لە بیجار. سەرکەوتنی دەمپارتی لە هەڵبژاردننی شارەداری جوونەڕەش لە باکووری کوردستان. کۆبوونەوەی خانە نوشینکراوانی معدەنی بەردی خەڵۆز لە کرمان. و هێرشی ئاسمانی ئیسرائیل بۆ سەربنکەی هێزەکانی کۆماری ئیسلامی لە حەلەب. درێژەی هەواڵەکان. پەیامی سەرخۆشی سەندیکای کرێکارانی شیرکەت واحد بۆ کۆچی دوایی مزەفەر ساڵحنیە. ڕۆژی یەکشەممە 13 جۆزەردان سەندیکای کرێکارانی شیرکەت واحدی تاران و دەوروبەر بە بۆنەی کۆچی دوایی کاک مزەفەر ساڵحنیە چالاکی کرێکاری خۆشناوی خەڵکی سنە. پەیامی سەرخۆشی خۆیان ئاراستەی بنەماڵە و کۆمەڵگەی کرێکاری کوردستان و ئێران کرد. لە بەشێکی ئەو پەیامەدا هاتووە کاک مزەفەر چەندەیەی تەمەنی بۆ گەیشتن بە ئازادی و بەرابەری چینی کرێکار و شەوساوە تەرخان کرد. لەو ماوەیەدا چەندین جار بان کێشت و دەست بەسەر کرا، بەڵام کۆڵی نەدا و وەفادار بە ئاواتەکانی بۆ ڕزگاری چینی کرێکار مایەوە. کۆچی لە ناکاوی کاک مزەفەر ساڵحنیە خەسارەیەکی گەورە بوو بۆ کۆمەڵگای کرێکاری کوردستان و ئێران. سەندیکای کرێکارانی شیرکەت واحدی تاران و دەوروبەر پەیامی سەرخۆشی خۆیان ئاراستەی بنەماڵەی خۆشەویستی ئەو چالاکە دڵسۆزە کۆمەڵگەی کرێکاری و دۆستانی دەکات و خۆی بە شەریکی خەمیان دەزانێت. برینداربوونی شارۆمەندێک بە تەقەی هێزەکانی ڕەژیم لە سنووری نەوسود ببورن لە سنووری شنۆ. ڕۆژی یەکشەممە 13 جۆزەردان شارۆمەندێکی خەڵکی گوندی زمەی سەر بە شاری شنۆ بە ناوی محەممەد عەلی شیرو تەمەن 43 ساڵ بە تەقەی هێزەکانی ڕەژیم بریندار کرا. بە پێی زانیاریەکان محەممەد عەلی شیرو بە مەبەستی کۆکردنەوەی گیای بەهاری سەردانی بەرزاییەکانی سنوورەکانی شاری شنۆی کردووە، بەڵام بەبێ ئاگادارکردنەوەی پێشوەخت لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامیەوە دراوەتە بەردەست ڕێژی گولە و بە سەختی بریندار کراوە. شانی باسە کە دۆخی تەندروستی و شارۆمەندە ناجێگیرە و لە نەخۆشخانەیەکی شاری ورمێ بەستەری کراوە. گیان لە دەستان و برینداربوونی 13 کەس بەهۆی ژاراوی بوون لە بیجار. ڕۆژی یەکشەممە 13 جۆزەردان ئەندامانی دوو بنەماڵەی خەڵکی بیجار بەهۆی خواردنی کارگ ژاراوی و یەکێکیان گیانی لەدەستدا. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ سەرجەم 13 کەس بەهۆی خواردنی کارگ ژاراوی و ڕەوانەی نەخۆشخانە کراون، بەڵام هاوڵاتیەکی بەسەڵاتوو گیانی لەدەستداوە و دۆخی تەندروستی دوو کەسی دیکەیان ناجێگیرە. هەروەها 11 ئەندامی و دوو بنەماڵە دەرمانی پێویستیان وەرگرتووە و لە نەخۆشخانەدا خەوێندراون. گواستنەوەی کامران شێخە بۆ زیندانی مەهاباد. کامران شێخە بەندکراوی مەسەبی مەحکوم بە ئێعدام ڕۆژی شەممە 12 جۆزەردان لە زیندانی قزلحسارەوە بۆ زیندانی مەهاباد ڕایگوێزرا. کامران شێخە ڕۆژی پێنجشەممە 27 گوڵانی ئەم ساڵ بە مەبەستی جێبەجێکردنی سزای لە سێدارەدانی بۆ ژووری تاکە کەسی ڕایگوێزرا بوو، بەڵام حکومەکەی جێبەجێ نەکرا و بۆ بەندی گشتی زیندانی قزلحەسار گەڕێنرایەوە. گواستنەوەی کامران شێخە لە ناکاو و بەبێ ئاگاداری ئەم بەندکراوە ئەنجام دراوە و ئەم کارەش نیگەرانی جددی لەسەر جێبەجێکرانی سەزاکەی دروست کردووە. شانی باسە کە خوسرە و بشارەت و ئەنوەر خزری هاودۆسیەکانی کامران ڕۆژانی 12 و 26 گوڵان پاش 15 ساڵ زیندان لە سێدارە درابوون. پێشتر و لە پاییز و زستانی ساڵی ڕابردوو سزای سێدارەی 4 بەندکراوی دیکەیە و پەروەندەیە بەناوەکانی داود عەبدوڵڵاهی، فەرهاد سەلیمی، ئەیوب کەریمی و قاسم ئابەستا لە زیندانی قزلحەسار جێبەجێکرا بوو. سەرکەوتنی دەمپارتی لە هەڵبژاردننی شارەداری جوونەڕەش لە باکووری کوردستان. ڕۆژی یەکشەممە 13 جۆزەردان هەڵبژاردننی شارەداری شاری جوونەڕەش لە باکووری کوردستان بۆ جاری دووهەم بەڕێوەچووە حیزبی دەمپارتی بەسەر حیزبەکەی ئەردوغاندا سەرکەوت. پێشتر حیزبی دەمپارتی لە هەڵبژاردننی شارەداری شاری جوونەڕەش لە پارێزگای ڕۆحا سەرکەوت بوو، بەڵام
حیزبەکەی ئەردوغان ئاکامی و هەڵبژارنەی قبوڵ نەکرد و ڕۆژی ڕابردوو بۆ جارێکی دیکە لایەنگرانی دەم پارتی چوونە بەردەم سندوقەکانی دەنگدان و ئەم جارەش سەرکەوتوو بوون. شەوی ڕابردوو لایەنگرانی دەم پارتی بە دروشمی ژن ژیان ئازادی لە ناوەندی شاری جوونە ڕەش ئاهەنگی شاییان گێڕا. ئاگرگرتنی مەزرای گەنمی جوتیاران لە قامیشلوو ڕۆژی یەکشەممە سێنزەی جۆزەردان ئەرتەشی تورکیا گوندەکانی دەوروبەری قامیشلووی تۆ باران کرد و بەهۆیەوە بەرهەمی گەنمی جوتیاران ئاگری گرت و سووتە. بەپێی راپۆرتی میدیاکانی ڕۆژاوای کوردستان ئەرتەشی تورکیا مەزرای گەنمی گوندەکانی تەلشەعیر خراپە کورتە و دوودای لە نێوان شارەکانی قامیشلوو و عامودا تۆ باران کردووە و کاتێک هێزەکانی ئەگرکوژێنەوە بۆ دامرکاردنەوەی ئاگرەکە هاتوون هێزەکانی سەر بە تورکیا تەقیان لێکردوون و ڕێگایان نەداوە ئاگرەکە کۆنتڕۆڵ بکەن. کۆبوونەوەی خانەنشینکراوانی مادەنی بەردی خەڵۆز لە شاری کرمان خانەنشینکراوانی بەردی خەڵۆز لە پارێزگای کرمان ڕۆژی یەکشەممە سێنزەی جۆزەردان لە ناڕەزایەتی بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان خانەنشینکراوانی مادەنی بەردی خەڵۆز لە پارێزگای کرمان بە کۆبوونەوە لە بەردەم سندوقەکانی خانەنشینی خوازیاری چوونە سەرەوەی ئاستی هەقدەست و مەزایە هاوسانسازی هەقدەست و دابینکردنی بیمەی دەرمانی بوون. دەست بەسەرکردنی مامۆستایەکی زانکۆی حەکیم سەبزەواری لە مەشهەد ڕۆژی یەکشەممە سێنزەی جۆزەردان حەسەن باقەرینیە مامۆستای لە سەرکار دەرکراوی زانکۆی حەکیم سەبزەواری پاش بانکێشت بۆ دادگای ئینقلابی مەشهەد دەست بەسەر کرا. پاش دەست بەسەرکردنی حەسەن باقەرینیانی وەڕۆی یەکشەممە هێزە ئەمنیەتیەکانی مەشهەد هەڵیان کوتاوەتە سەر ماڵیە و مامۆستایە و وێڕای زەوتکردنی لەپتاپ مۆبایل و کەلوپەلە شەخسیەکانی هەڕەشان لە کچەکانی کردووە کە ئەگەر ڕووداوەکانی ڕۆژی ڕابردوو میدیایی بکەنەوە چاویان بە باوکیان ناکەوێت. مانگرتن لە خواردنی بەندکراوێکی سیاسی لە زیندانیە بین. لیان دەروێش زیندانی سیاسی بەندکراو لە زیندانیە بین لە ڕۆژی هەشتی جۆزەردانەوە دژ بە شکنجە و ئازاری بەرپرسانی زیندان دەستی داوەتە مانگرتن لە خواردن و دۆخی تەندروستی ناجێگیرە. لیان دەروێش دەرچووی بواری زمان ناسی و خەڵکی شاری تارانە و برایەکی بە ناوی ڕۆبێرت دانیشتووی وڵاتی ئاڵمانە. لیان بۆ یەکەم جار لە مانگی بەفرانباری ساڵی 96 هەتاوی لەلایەن ئیدارەی اطلاعاتەوە دەست بەسەر و بۆ بەندی 209 زیندانیە بین ڕاگوێزرا. ئەو بەندکراوە سیاسیە ساڵی 98 هەتاوی بە تۆمەتی ئەندامەتی لە گروپە تەلەگرامیەکانی دژبەری ڕەژیم و هەوڵی تێکدانی ئەمنیەتی وڵات بە 8 ساڵ زیندان سزادرا. ناوبراو 2 ڕەشەمەی ساڵی 1402 پاش ماوەیەک ژیانی نهێنی دەست بەسەر و بۆ زیندانیە بین گوازرایەوە. کوژرانی شارۆمەندێکی بەلوچ بە تەقەیەزەکانی ڕژیم لە مێهرستان ڕۆژی شەممە 12 جۆزەردان شارۆمەندێکی بەلوچ بە ناوی پەرویز پەرکی تەمەن 26 ساڵ لە گوندی کۆهەن مۆلا بە تەقەیەزەکانی ڕژیم گیانی لەدەستە. بەپێی راپۆرتی کەمپەینی چالاکانی بەلوچ پەرویز پەرکی کاتژمێر 12:21 خولەکی شەوی شەممە بە ئۆتۆمبیل لە شارستانی مێرستانەوە بەرەو ماڵەکەی لە گوندی کۆرناهۆتی سەر بە شارستانی سیبوسۆران بەڕێکەوتووە کە 2 ئۆتۆمبیلی هێزە ئینتزامیەکان بە دوای داکەوتون و ڕاستەوخۆ تەقەیان لێکردووە. شانی باسە کە تەرمیە و شارۆمەندە بەلوچە ڕەوانەی پزیشکی دادی سەراوان و ڕادستی بنە ماڵەکەی کراوە. خۆپیشاندانی لایەنگرانی فەلەستین لە کانادا و سوید ڕۆژی یەکشەممە 13 جۆزەردان لایەنگرانی فەلەستین لە شارەکانی مۆنتراڵی کانادا و ستۆکۆڵمی سوێد دژ بە ژێنۆسایدی خەڵکی غەزا لەلایەن ئیسرائیلەوە خۆپێشاندانیان کرد. بەپێی راپۆرتەکان هەزاران لایەنگری فەلەستین لە وڵاتەکانی کەنەدا و سوید دژ بە جەنایەتەکانی دەوڵەتی فاشیستی ئیسرائیل لە کەرتی غەزا خۆپێشاندانیان کردووە و خوازیاری ڕاگررتنی دەست بەجێ شەڕ و ڕاگەیاندنی ئاگربەستی هەمیشەیی بوون. و دوایین هەواڵمان سەبارەتە بە هێرشی ئاسمانی ئیسرائیل بۆ سەر بنکەی هێزەکانی کۆماری ئیسلامی لە حەلەب. شەوی یەکشەممە 13 جۆزەردان ئەرتەشی ئیسرائیل لە ڕێگەی هێرشی ئاسمانیەوە چەند ناوچەی لە نزیک شاری حەلەب لە باکووری سووریا کردوتە ئامانج و بەهۆیەوە چەندین هێزی کۆماری ئیسلامی کوژرا و بریندار بوون. بەپێی راپۆرتی ڕوانگەی مافی مرۆڤی سووریا کارخانەیەکی بەرهەمهێنانی مەز لە شارۆچکەی حەیانی سەر بە شاری حەلەب و چەند ناوچەی دیکە کە هێزەکانی سەر بە کۆماری ئیسلامی تێدا جێگیرکرابوون کراوەتە ئامانج و بەهۆیەوە 12 کەس کوژراون و چەندین کەسی دیکەش بریندار بوون.
بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.